میواندارم لە بارودۆخی ژیانی قوربانیانی هەڵەبجە گەشتن تاقانەکانی کیمیابارانمان هەیە ڕۆژێک وەزیر بوو ڕۆژێک بەڕێوەبەری گشتی بوو خاڵێکی تر کە من پێم باشە باسی کرد لە 240 کەسمان هەیە هێشتا زەویان پێ نەدراوە نزیکەی 180 کەسمان هەیە سوفی لەسەڵەتی زۆرە خۆیان خاوەنەوەیاندا بەڵام کاتێک بەداخەوە شوکردنەوەی یادی هەڵەبجە ئەنی ئێرە گیریمان لە سەردانی وڵاتانەوەی کە کۆمەڵگەیان دەرەخێت ئامانج لەم کۆبوونەوەی ئەم ڕۆژ ئەوەیە زیاتر ئەمانی شەرجەخت لەوەکەنەوە چی بکرێت بۆ هەڵەبجە پلان چی بێت بۆ ئەم ساڵ لە دوای کە 35 ساڵات تێپەڕ ئەبێ بەسەر کیمیابارانی هەڵەبجەیە و هیچ نەکراوە چی بکەن ئەم ڕێکخراوانە چی بکەن بۆی باشتریکەن ئایا فشار لەسەر حکومەت دروستەکەن یان نا ئەو هەموو خەڵکیان هێناوەتە ئێرە بە مامۆسای ئاینیەوە بە هەموو چون توێژەکانە بۆ ئەوەی پێکەوە گفتوگویەکی کراوە بکەن لەسەر ئەوەی چی بکرێت بۆ باشترکردنی شارەکە ڕاستپاردەی کۆبوونەوەی چین و توێژەکانی سنووری پارێزگای هەڵەبجە لە 11 سەی 2023دا خاڵی یەکەم لە ئەنجامی نیگەرانی هەمەلایەنەی دانیشتوانی سنووری پارێزگای هەڵەبجە بڕیاردرا ڕۆژی 14 سەی 2023 نیگەرانی و ناڕەزایەتیەکان لە چوارچێوەی خۆپیشاندانێکی بەرفراوانی هەمەلایەنەدا ئەنجام بدرێت. دووەم خەڵکی سنووری پارێزگای هەڵەبجە و کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بەشداری هیچ جۆرە چالاکی و ساڵیادێکی کیمیاباران ناکەن کە دەسەڵات لە پارێزگای هەڵەبجەدا ڕێگی خستبێت لە ڕۆژی 16 سەی 2023دا. سێیەم دروستکردنی ئەنجومەنێکی گشتگیر لە هەموو چین و توێژەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بۆ ئەوەی نوێنەرایەتی ڕاستەقینەی ئەو سنوورە بێت و لە هەرێم و لە عێراق و لەسەر ئاسی نێودەوڵەتی داواکاری ڕەواکانی خەڵکی هەڵەبجە بگەێنێت لە داهاتوودا. چوارەم ناڕەزایی بەشداربووان لە بەڕێوەبردننی ئێستای پارێزگای هەڵەبجە لەلایەن کاربەدەستانی ئێستای پارێزگاکەوە بەیان کراو بۆ ئەوەش پێشنیاری جۆراوجۆر خرایە ڕوو کە لە داهاتوودا هەنگاوی زیاتری بۆ هەڵگیرێت.